ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆ کە دوو بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکەمین بابەت باسێکەکەین لە ژیانی گوزەرانی خەڵک لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. نان، کار، مەسکەن و ئازادی خەڵک لە بارمتەی کۆماری ئیسلامیدا. گرفتەکانی ژیانی جەماوەری خەڵکەوە بەتایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران یەک و دوان نییە. گرانی و بێکاری و بێمەسکەنی و نەبوونی ئازادی و نەبوونی ئاسایش هەر کامەیان داستانی خۆی هەیە. لەم ناوەدا بێمەسکەنی ئازارێکە کە لانی کەم 50 ملیۆن دانیشتووی ئەم وڵاتە بەدەستیەوە دەناڵێن. کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە لە ژێر کاریگەری فەزای شۆڕژگێڕانەی کۆمەلگادا لە ئەسڵی سیویەکی قانونە ئەساسیەکەیدا مافی هەبوونی مەسکەنی بۆ وڵاتیانی ئێران بە ڕسمیەت ناسی. دیارە ئەم ئەسڵە لەلایەن ڕژیمی دیکتاتۆری و گەندەڵی حاکم بەسەر ئێراندا وەک باقی مافوازادیە سەرەتاییەکانی خەڵک بە تونترین شێوە پێشێل کراوە. ڕزگاربوون لە کرێنشینی ئاواتی بە ملیێنان بنەماڵەی ئێرانیە. بە شێوەی مامناوەند نیوەی سەرجەم داهاتی بنەماڵە کرێکاریەکان و چینی مامناوەندی خوارەوە لە ئێران سەرفی کرێماڵ دەبێت. بە پێی ئامارێکی نەزۆر ورد و تەواوی دەوڵەتی کە لە ساڵی 1400 یەتاوی بڵاوبۆتەوە لە سەدا 55 بنەماڵەکانی نیشتەجێی شارەکانی ئێران کرێچین. لەمڕۆدا بەشی زۆری داهاتی کرێکاران و خەڵکی هەژار بۆ کرێماڵ خەرج دەکرێت و کرێماڵیش لە چەند ساڵی ڕابردوودا وەک هەموو ئاگادارن لە سەروی کاڵا گرانبووەکانی پێداویستی خەڵکدا بوو. گەورەترین دڵەڕاوکی ئەم بەشە لە خەڵک کە زۆربەی هەرە زۆری کۆمەلگای ئێران پێکدێنن هەبوونی سەرپەنایەکی تەنانەت شکۆلە و سەرەتاییە کە بتوانن تیایدا بژین. زۆربەی خەڵکی هەژار یان بێماڵ و مەسکەن و یان لەو ماڵانەدا دەژین کە بافتێکی کۆنیان هەیە وە تەنیا بۆ ڕوخاندنە بن. هەموو ئەو ماڵانە لە پاڵ ماڵە تازەکاندا کە یاسا و ڕێسای ئیمەنی لە وڵاتێکی سەرهێڵی بوومە لەرزەوە وەک ئێران تیایدا ڕەچاو نەکراوە بە نائەمن باژماردێن و لە بەرامبەر هەموو بەڵایەکی سروشتیدا ئاسی پەزیرن. ڕژیم لە هەموو دەورەیەکدا بە شێوەیەک خەڵکی بە هیواداربوون بە بوونەخاوەنی مەسکەنێکی گونجاو سەرگەرم کردووە تا بێئێستا. لە ڕاستیدا تا کاتێکی کە ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەر کارە، نان، کار، مەسکەن و ئازادی خەڵک بە بارمتە دەگرێت. هیچ گەڵاڵەیەک لە بواری خزمەتگوزاری گشتیدا چارەنووسێکی باشتری لە چارەنووسی تەرحی مەسکەنی مێهری نابێت. دەستگایەکی ئیداری گەندەڵ کە ئەم ڕژیمە لە داوێنی خۆیدا پەروەردەیکردووە ناتوانێت پرۆژە ئابوووریەکانی جێی سەرنجی خودی ڕژیمیش بە ئەنجام بگەێنێت چ بگات بە بەڕێوەبردنی تەرحەکانی پەیوەندیدار بە خزمەتگوزاری گشتی بۆ توێژەکەم داهاتەکان. بۆ ئەم ڕژیمە ئەولەویەت هەمیشە سەرکوتی خەباتی ڕەوا و ئازادی خوازانەی خەڵکو و زیندانیکردنی نەیارانی بووە. ئەم ڕژیمە هیچ داواکاریەک بەبێەوەی کە لەلایەن خەڵکەوە بخرێتە ژێرگوشارەوە و هەست بە مەترسی بکات دابین ناکات. خەڵکی بێمەسکەن و کرێنشین بۆ داسەپاندنی داواکاریەکانیان بەسەر ئەم ڕژیمەدا ڕێگایەکیان بێجگە لە خستنە ژێرگوشاری لە ڕێگای حزوری ملیۆنی خۆیان لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتیدا نیە. بێگومان لە وڵاتێکدا کە لەباری سەرچاوەی سروشتی و ژێرزەویەوە لە زومرەی دەوڵەمەندترین وڵاتانی جیهانە، ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەست خاوەنانی بەرحەق و بەتوانای ئەو وڵاتە لە ئاوا وڵاتێکدا بەم هەموو سەروەتەوە بە هێزێکی داهێنەرانەی لە بنەهاتوو کە لە ناخیدا هەیە، گرفتی مەسکەن و گشت ئەو کێشە و گرفتە ئابووری و کۆمەڵایەتیانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی خەڵکی لە ناو بردووە دەتوانرێ بە ئاسانی چارەسەر بکرێت. شاری بێخیاباندا گەورە دەبن نارایڵای لە کۆڵان و کوچەی تەنگی بەربەستراودا ئاوێتەی دووکاڵی کوورە و قاچاقچیاتی و دەردەبرین چەند دەستکەلا لاگیر فەندە و قۆچەقانی
نشان من دلانی نیکول ککان من دلانی بناو نشان من دلانی نیکول ککان لا 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 جنبی باوکانی ماندو دادوایان نفرینی دایکانی وراد لاجیان داویس لهیوان لاسبینی لامشکان نشان من دلانی نیکول ککان من دلانی بناو نشان من دلانی نیکول ککان لا 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 جنگلی به باورا و دفشکن و چلی داری به رگا و بردگرن و جنگلی به باورا و دفشکن و چلی داری به رگا و بردگرن من دلانی بناو نشان من دلانی نیکول ککان من دلانی بناو نشان من دلانی نیکول ککان لا 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 بقروي خناي عندك كنو بقروي خناي عندك كنو او كاتي كادش كنوا على يكي باجن برديان بدر
کاوەکانی نێو خوورکەکان کاوە ئاوا هەڵگرەکان 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 بینەرانی عزیز بابەتی دووەمی بەرنامەی لێکدانە هەڵوێستی ئەمڕۆکەمان نووسینەکە لە بەڕێز عوسمانی حاجی مارف سەردێڕی نووسینەکەی ئەمەیە ئایا تەواوی میلیشیاکان هەڵدەوەشێنەوە بەم شێوەیە دەست بە نووسینەکەی کات کە دەربارەی میلیشیاکانی عێراق نووسیوێتی ئەڵێت شتێک نەماوە لە سیاسەتی ناوخۆ دەرەوەی عێراقدا کە لە دەستی ئێراندا نەبێت هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی کە پێکاتەی دەسەڵاتی سیاسی لە بەغدا گروپی حزبی میلیشیاکانی حکومڕانی عێراق و هەشدی شەعبی بە تەواوی پاشکۆ و دڵسۆز و ملکەچی ئێرانن سەرکردەی لایەنەکانی هەماهەنگی پێیان وایە کە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاوە هەوایان بۆ دابین دەبێت هەر بۆیە تەواو چارەنووسی خۆیان بە هەموو شێوەیەک گرێداوە بە ئێرانەوە بە دوای شەڕی 12 ڕۆژە هەوڵەکانی ئێستا ئێران لە چاو ساڵانی ڕابردوو زۆر بەرفراوانتر دەردەکەوێت نەک تەنها بۆ دابینکردنی چەکی پێشکەوتوو بۆ هاوپەیمانەکانی بەڵکو دامەزراندنی سیستمی هەواڵگری و هەماهەنگی کە ئۆپراسیۆنی سێقۆڵی لە نێوان تاران و حەزب اللای لوبنان و کۆتلە عێراقیەکان لەخۆ دەگرێت ئەم هەنگاوانە دوایەوە دێت کە عەلی لاریجانی سەردانی بەغدای کرد و لەگەڵ سەرکردە دیارەکانی کۆتلە چەکدارەکان کۆبەوە دیاردەکانی لە بەیروت ببورن دیدارەکانی لە بەیروت بەردەوام بوون و لەگەڵ سەرکردەکانی حیزب الله و توێژی کرد ئەم کۆبوونەوانە دوو بڕیاری سەرەکیان لێکەوتەوە کە بریتین لە یەکەم پێکاتنی شانەی هەماهەنگی سێقۆڵی و پەرەپێدانی سیستمێکی پێشکەوتووی چەک بۆ ئەو کوتلانە لەوانەش تەکنۆلۆژیای دروستکردنی چەکی ناوخۆیی لەژێر چاودێری ئێراندا تاران لە برێەوەی چاوەڕێی ئاڵوگۆڕی دۆخی ناوچەکە و دانوستانەکانی بێت لەگەڵ ئەمریکا هەوڵ دەدات جارێکی تر ژێرخانی سەربازی نافەرمی خۆی لە ناوچەکەدا بەهێز کاتەوە و پێگەی هاوپەیمانەکانی بەهێزتر دەکات وەک وەستانەوەیەک لە بەرامبەرە و فشارەی جەخت لەسەر چەکدا ماڵینی هێزە میلیشیاکان لە ناوچەکە دەکات ئەم هەنگاوانە لە کاتێکدایە کە زیاتربوونی گرژیەکانی نێوان ئێران و زلهێزەکانی وڵاتانی ڕۆژاوای و ئەمریکا لە پەرەسەندندایە لەسەر پرسی ئەتۆمی و سەر هەڵدانەوەی هەڕەشە سەربازیەکانی نێوان تێلاڤیڤ و حیزب اللایە کە فشارە بۆ هەڵوەشانەوەی هەشدی شەعبی ئەمە ژوا دەکات ئەو ئەگەرە پێشبینی بکرێت کە پێکاتنی شانەیەکی هەماهەنگی سێقۆڵی لە نێوان ئێران و هاوپەیمانەکانیدا دەتوانێت هەوڵی گەڕانەوەی قۆناغێکی نوێی دەوری ئێران بێت نەک تەنها لە لوبنان و عێراق بەڵکو لە سەرانسەری ناوچەکەدا بەگشتی هێزە میلیشیاکانی سەر بە ئێران لە ناوچەکە بەرەو هەڵگرتنی چەکی پێشکەوتوو دەڕۆن بە شێوەیەکی ناڕاستە و خۆ هەر پرۆژەیەک بۆ چەکدا ماڵین یان تێکەڵکردنی فراکسیۆنەکان لە ئامێرە فەرمیەکانی دەوڵەتدا ڕەت دەکەنەوە هەم حیزب الله هەم هەشدی شەعبی سەرەڕای هەوڵە ناوخۆیەکانی لوبنان و عێراق بۆ بنیاتنانەوەی چەمکی دەوڵەت کە هاوکاتی زیادبوونی بارگژی و نائارامیە کە ئەم پێداگریەی ئێران لەسەر بەهێزکردنەوەی میلیشیاکانی دەتوانێت ببێتە هۆی دابەشبوونی زیاتر کە ئاسۆی سەقامگیری سیاسی لە هەردوو وڵات ئاڵۆزتر بکات و پرسی چەک لە دەستی دەوڵەتدا بکاتە شەڕێکی درێژ خایەن و ئەگەری تەقینەوە بەمانایەک ئەم هەوڵانەی ئێران ئەوەی لێ دەکەوێتەوە کە هەموو هەوڵەکانی ئەمریکا بۆ پچڕاندنی پەیوەندیەکانی عێراق لە ئێران و دەرهێنانی لە تونێلی ئێران بێهودە دەبن تەنانەت ئەگەر ئەو هەوڵانە بگەنە ئاستی وێرانکردنی عێراق لە ڕۆی داراییشەوە ئەتوانین بڵێن گەردوەخەکە بەم شێوەیە تێپەڕێت ئەوە عێراق و لوبنان لە پرۆسەی ململانەی نێوان ئەمریکا و ئێراندا
دەورانێکی سەخت و دژوار بەسەر دەبن. لایەنە شیعەکانی دەسەڵاتدار لە عێراق لە کاتێکدا خۆیان ئامادە دەکەن بۆ پاراستنی دەسەڵاتیان بۆ دوای هەڵبژارنەکانی داهاتوو کە بڕیارە لە مانگی تشرینی دووەم ئەنجام بدرێت، پەنایان بردوتە بەر واژۆکردنی ڕێکەوتنێکی ئەمنی لەگەڵ ئێراندا تا ڕێگەیان پێ بدات هێزەکانی ئێران بانکێش بکەن ئەگەر هەڕەشە لە دەسەڵاتەکەیان بکرێت. ئاشکرایە کە ئەم واقعە لە ئاگاداری عەقڵی سیاسی ئەمریکا تێپەڕ نابێت، چونکە هەوڵ و پلانی بۆ گەڕانەوەی باڵادەستی بەسەر عێراقدا داڕێژاوە و کاری لەسەر دەکات کە سەرەتا لە چەک داماڵینی مێلیشیاکانەوە دەست پێ دەکات. ئێران بۆ خۆیەوە دەزانێت بڕیاری داماڵینی چەک لای میلیشیاکانی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڕانەوەی نییە. هەروەها وەش دەزانێت کە ترامپ نزیکەی 3 ساڵ زیاتر لە کۆشکی سپی دەمێنێتەوە. ئەمەش کاتێکی دوور و درێژ و سەختە بۆ ئێران کە چاوەڕوانی ئاڵوگۆڕی تر لە نەخشە و سیاسەتی ئەمریکا بێت. هەرچەندە ترامپ بەشێک لە بڕیارەکانی پێشووی پێشەوانە کردوێتەوە، بەڵام تەنها بۆ بەدەستێنانی امتیازاتی باشترە کە سوودی بۆ ئابووری ئەمریکا هەبێت. لە ئەگەری سەرکەوتنی ترامپ لە داماڵینی چەکی میلیشیاکانی ئێراندا ئەتوانێت ئاڵوگۆڕێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قازانجی باڵادەستی ئەمریکا لە ناوچەکەدا تۆمار بکات. لە هەمان کاتدا دەبێتە دەستکەوتێک بۆ هەلی سەرمایه‌گوزاری و بەرهێنان و بازرگانی لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەشدا. بۆیە گومانی تیان نییە کە تا کۆماری ئیسلامی باڵادەستی حکوومەتی ئێران بێت، هەروەها دەسەڵاتی سیاسی عێراق لە چوارچێوەی پێکاتی هێزە تایفی و مەسەبی و قەومیەکاندا بمێنێتەوە، دۆخی عێراق هەر بە ناجێگیری و ئاژاوی سیاسی و نائەمنی و کارەسات بەسەر دەبات. عێراق وە گۆڕەپانێکی بەردەوام و کراوە بۆ پێکدادانی پرۆژەکانی نفوزی نێوان ئێران و ئەمریکا دەمێنێتەوە. ئەم ململانەیە لەلایەن خودی لایەنە شیعە و سونەکان و کوردەکان کە ئەمڕۆی دارەی عێراق و کوردستان دەکەن، بەردەوامن لەوەی خەڵکی بەدەست قەیرانە ئەمنی و ئابووری و سیاسی یەک بە دوای یەکەکاندا خەتیس بکەن. واقعە دەوەیە کە عێراق و کوردستان و لوبنان و تەواوی ناوچەکە لەم دۆخەدا بەردەوام ڕوبەڕووی ئاستەنگی دەبێتەوە و ئاسۆی ئارامی دیار نییە. پرسی چەکی میلیشیا یەکێکە لە گەورەترین بەڵا بۆ سەر ژیانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و نەداری ناوچەکە. ئاشکرایە کە واشنتۆن هەڵوەشاندنەوەی ئەو گروپانە بە مەرجی پێشوەختە بۆ پابەندبوون بە بەرژەوەندیەکانی خۆی مامەڵەی دەکات. ئەمریکا دژی هێزی میلیشیا نییە، دژی ئەو هێزە میلیشیانەیە کە لەژێر کۆنتترۆڵی خۆیدا نابێت، یان دژ بەوانەیە کە دژمناتی ئەمریکا دەکەن. ئێستا هەوڵیەوە دەدرێت ئەو هێزە میلیشیانە هەڵوەشێتەوە کە سەر بە ئێرانن و دژمناتی ئەمریکا و ئیسرائیل دەکەن. هەر هێزێکی میلیشیا دژمناتی ئەمریکا نەکات بەرەو هێرشە ناکەوێت. باشترین نمونە هێزە درەندەکانی ئەحمەد شەرعە لە سووریا. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بۆ هیوایە کە ناوڕۆکی بەرنامەی ئەمڕۆکەمان جێگەی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێر. لدفتری قوتابخانەم لەسەر تەختەی ناو پۆلەکەم، لەسەر درەخت، لەسەر لمو، لەسەر سەهۆڵ، لەسەر بەفری تازە و سپی ناوت ئەنووسم سەربەستی، ناوت ئەنووسم سەربەستی. لە لاپەڕی بۆر و نووسراو، لە لاپەڕی سپی و بێناو، لە بەرد و دار، دار و دیوار، دار و دیوار،
کچەکی جەنگاوەرە